میر تەحسین سەعید عەلی بەگ میرێ ئێزدیا لە عێراقی و دنیایێ لە ڕۆژا دشەمێ 28 مەهایەک ساڵا 2019 لە باژارێ هەنۆڤەر لە وەلاتێ ئەلمانیا قەدەم گوهاستن پشتی دەربازبوونا هەفت ڕۆژە جەنازەی میر تەحسین گەهشتە باژارێ شێخان میر تەحسین سەعید عەلی بەگ لە ساڵا 1933 لە گوندێ بەعەدرێ هاتە سەر دنیایێ و لە ساڵا 1944 وەک میرێ ئێزدیا هاتە قبولکردن. لە ڕۆژا سێشەمێ پێنجی مەهات دۆ ساڵا 2019 لەبەر دەنگێ دەڤ و شبێبە جنازێ میر لەسەر ملێ قەوال و قەولبێش کۆچەک و شکەستێت لالشێ بەرەب گۆرەکە تاری و نەڤینەکە هەتا هەتایی ددن خلمەتکارێن لالشان نورانیژی خواس و بێمەداز خلمەتە بە ئاخسپارتنە جنازێ میر دکن. ڕۆژاوە بخێر ئەم سۆپاسیا وی قەناتی دکەین بۆ سەڵاوت من هەینا بۆ هەموو ئێزدیان و تایبەت بۆ مام میرزا خەڵکێ ئەرمێنیا ئۆڤڕکردە میر تەحسین سەعید عەلی بەگ خەمەکە گرانە بۆ مە ئێزدیا عام بەس بێجەرێ پاشۆرێ خودێ بوو دنیا ملکێ خودەیە عەمرێ خودێ ئی خۆشە بەشەر تۆڤێ مرنەیە و مالا ئەدیا شەهدەیەکانیا سپیت کرد قوبلەیە جنسێ مەش ئاخەیە ئەم وش بەشەر وش ئاخێ چێبووی دێچتە بنوێ ئاخێ پا شکش خودێ عەمرێ خودەیە خودێ ئەواوی ینی ئۆغڕکردناوی گەلک ئەوەکی خەسارەتەکە مەزن بوو بۆ مە کەنگیر وی مەرحەلەی ئەف مەرحەلەکی حساسە وی صعبە پشتی vekarisata 2014 یا پسەرێ مە ئێزدیا هاتی وەختێ ئەو تیرۆستە داعش هاتی ئەوەسا پسەرێ ئێزدیاکردی بەس بێجەرێ پا عەمرێ خودەیە بێجا ئەم هیویش خودێت کەین هەکەر شۆرێ مە دوعایە وەکی دی ئەم دوعاش خودێت کەین زووترین وەخت ئەو فەراغە بێتە جیکردن و ئەم میرێکی دانین بخۆ و وەکیوی بەس بە هەر دیسا vêt xwedê rêberiyê biket û xwedê çêket bo me eke bara ew wî xem kir xeme yeniya mîrayî çû jara em ji bîr nakeyin mîrekî hosa î delal mîrekî hosa ew î rêber bo miletê xwe ya jê hatî ew î kir bo miletê xwe û heke êk jê nehat biçik ew î neqarî heke tiştê wî qarî kir bo êzidya ئەوی دایمەن گەلک جاری ئەم وەختێ لێک ڕوود نشتین ئەتگۆ تشتێش مەبێت ئەس ئەو یعنی وی میریت گۆ ئەز خۆ ناخۆ ڕۆحاخۆ دێ فیدایی ئێزدیا و ئێزدیاتیا خۆ بم بەس بێجە تشتێ ژێ نهاتیشک نەقاری بکات حملێوی سەرویرا گرانتر بوو ئەواوی زێدەی قەوەتاوی بوو پابێژەری شکش خۆدەی بنادەمۆ ئەف دنیا خانە ومانە و عەبد و بەشەر تێدا بازرگانە بەلێ چەند سبەی کا دێڕابی دێبێژیکانێ فلانێ کوڕێ فلانە ئەتبەیتا درێدا تێتە گۆتێن دێبێژە دنیاوا چێبووی شێرارە و خودێوە ئاوا کریش قەنجیارە بەلێ ئەو خۆش ملکە ئەشمێرارە گۆدنێ گۆ قەنجێ توێتیژی شێر بی و گۆش قەنجێرا گەلەکە خۆش مێر بی گۆ نەمەرسوبەکی بێکێر بی سەد خۆسکا منە بووی کەسی وەختێ تێتە سەر ڕووێ دنیایێ چەنگوو تالیا دنیایێ و تالیا مەحەمووکە بۆ بناخەیە ناوەکی باش دەنگەکی باش ئەلتالیا خۆ بهێلت زەنگینیا هەرە مەزن ئش بۆ ئینسانە ئەوە گۆدنێ قەنجە توێتیژی شێر بی
و گۆش قەنجێرا گەلەکە خۆش مێربی گۆ نەمەرسوبەکی بێکێربی بەلێ گۆتو نەبێژە عاقلێ منی تەقسیر و گۆتو یا جوان گۆ نەدە پیا پیر گۆ ئاخرەتە جوانە و گۆ دنیایە پیر گۆ دلۆ یا پیر بکێر نایێ و گۆتو نەبە ئۆڵداشێ بێ دنیایێ و گۆتو قوتێ خۆ بگرەش vêzayê گۆ کلامە خۆش گۆ هەڕۆ نایێ گۆ قوتێ خۆ بچارکە و گۆ زاد و زەوادێ ئاخرەتێ بکارکە گۆ پەفێکە و زووبارکە دنیاچی خەرپشتە دنیاچی ئیستیفادە دنیا شارە و دنیا سووکە و دنیا بازارە وەکو چاوات سەبقەکە قەولێ سەرە مەرگەیدا تێتە گوتن هەشت ڕۆژە ڕوعەلعەزمانات خوڵقت هەتات کەفتەت بەدەناماکێدا و نەمەهات مینت و پشتینگی تێتە دنیایێ و دنیاداری و مالداریا خۆت کەت و هەتا چتە مالە حەق ئەتێرکەدات سەبقە قەولیدا تێتە گوتن وەختێش بانات نازلتە و سوڕە وەختێ ڕۆح کەفتە بەدەناماکێ دوو تشتێت دنیایدانە گۆری بیر و باوریێت ما خودێ نەهێلا مرۆڤ پێ بزانت ئێک ژێ ڕزقێ مرۆڤی مرۆڤ نەزانێت وەختێ مرۆڤ بتێتە دنیایێ ژیانە خۆ هەموو کێ بڕەبەنیە و فەقیریە دێ دەرباس کەت یان بخۆشی یان بێ دەرد و بەلا دێ دەرباس کەت یا دووی قەدەراوی نۆ چەند سەبەقەکە ئەش قەولێ مسکین و ژار و ئەبدەنگ سەرداخوازاوان ئەزێ بێژم کانێ عەلەم کام بیایە و کانێ عەشەم کە ئەولیا ئەس دێوانە فاخێ بوونتی وتیام مسکین و ژار ئەی ئادەمی ئەی ئادەمی نائێت مرێن بکەن ژبیر خەڵکە ئەرێ بیزانەی ژیر ئەس دێوانە فاخێ بوونا ئێخزیر مسکین و ژار هەی ئادەمی ئەی ئادەمی نائێت مرێن شەیاڵەرێن وە فەرموویە چاکیا بکەن داوەبەری شێرە ببان مسکین و ژار ئەی ئادەمی ئەی ئادەمی بنادم و دلوێ دنیایێ مەبە تەماو و گەلک زێر و مالێ دنیایێ مەکە جەما بەلێ دنیا بۆ چاکێت خودێ نەما مسکین و ژار ئەی ئادەمی ئەی ئادەمی بەنادەم و 2000 ساڵی دنێبێ و بزێر و مالێ دنیایێ ئیخێ نێبی هەردێ ڕۆژەکێ مێوانێ قابرێبی مسکین و ژار ئەی ئادەمی ئەی ئادەمی و ئەف دنیا خانە و مانایە
شرتێدا بازێرگانە چند زمان رابیکانە فلانێ بفێلانە مسکین و ژار ئەی ئادەمی ئەی ئادەمی دنیا خانە و خانژی واش بربنده بویاد تجی هندویل مرین هندویل دجین مسکین و جار ای آدمی ای آدمی دنیا خانه خاندمینی و بنیادم بازرگانه ولیداتینی بازرگان بالکت خایا شداد مینی مسکین و جار ای آدمی ای آدمی من دو مگری حقیقت یا حزن و گریب فایده یا گورو کفین مالا میا مسکین و جار ای آدمی ای آدمی من دو مگری تو منایا استراش روی خوب مال اگه تقدیر خود هاد نبید بطال ایرو هن بدر حاضر بون به بو دفناندنا میره از جا رحمه خودی لیبه هن حتی چندی خمبارن کو میره از جا قدم گوهاسنیان جو کو کوچا داوی کر چاوا وکاری بو هن بشدار بن وان مراسم آد یعنی ایرو ازی هم دنیای حزنه دانه حزنه که گرانه از بوی ازیا چمک میره ما میره ازی هم دنیای عمر خواده هات اثر عمر خواد تمام کرد مجی بهیست اج روسیا ازی روسیا ما همیا بهیست ام گلکی صوا ما خمک گرانه خمک مزنه از زیرو هاتمه شینا میر سرناو ازی روسیا ارمنستان گرجستان ام سرخوشی دنه مالبتا میر حازم و زار میر و بیرکیوی جوات روحانی باو شیخ اساجی قلقشی لالشی یه لالشی همو که بر لالشی قلق دکه او میوان هاتنه جی میوان درکه ازی ما اوروپا ازی هم دنیای هاتنه ای رو ورتجیبونه میوان ما جامعه کرد جی ای رو هاتنه سرشینا میر جینارن ولی ما دید وکی ای رو از دیتایا ما ازی ما گلکی سربلند
gelekî qewat dil şewat dilê wan pir şewitî ji bo mîrê wan ji bo mîr hatin sekinî vê derê belê birayim. ئێزدی ڕەوشەکە زەحمەتە دەرباز بن یعنی و ماوەی 4 ساڵە ئێزدی ڕەوشەکە لاوازە دەرباز بن سەرەڕایی و میرژی نەخۆش بوو ماوەی نزیک 4 ساڵە ئێزدیان شنگالێژی هەموو ئاوارە و پەنابرن ناف چادرادا یعنی قەدەم گوهاستنا میرل بێ مەرحەلێدا هەتا چەندێ نەخۆشی بوو ئێزدیارە ئێزدیە دنیای گشتی ئێزدێ ئەرمەنستانê رووسیا ئەوروپا هەموو ئێزدێ هەموو جیهان ڕاست e pirseke giran e pirseke pir zor e mezin e îro êziya hemdinyayê gelekî xemê dane ji bo êziyê me ya şengalê êziyê me şengalê cî xwe derketin mecbûrî cî xwe derketin ferman hate servan fermana giran hate servan me îro vira çavê xwe dît wekî çiqa va cî penebera hene êziyê me perîşan bûne malê xwe derketine nikarin vegerin dixwazim ez bêjim duhê wexta cinazê bavê mîr ij Ewropa hat aeroportê da wir ji bo mîr toplanî çêkirin hatine cem hev em êziyê hemdinyayê jî ew fikra me ye dilxastina me ye em ser wê yekê dixeftin wekî ji pêş da em êzdî em bêne cem hev ji pêş da gerek em êzdî bêne cem hev yekîtiya xwe têne yek wekî pê wê yekîtiyê wê qewatê wê xîretê em karibin şengala xwe ya rengînî azad kin em ser wê yekê dixeftin میر قدم گوهاستن رحمه خودی لیبه بریاره کو میره گیدی یعنی دوی کل اولا ازتای دا وسایا دوی کو میره گیدی به جهه اوی میری والا نمینه هم جواتا روحانی هم ازدی و میره کی دست نشان بکن دوی کو نبتنی او بند دوی کو ازدین روسیا ازدین اوروپا همو ازدی دنیاجی یعنی کو دستوان به مرحله ده هبه دا کو میرگی باش درست بکن و کاربه جه اوی میره چوی خدا برحمینه والا نمینه و کارگی باش ازتای ربکا سر آست دنیای راست دویجی ام بمیر ملت ازدی بمیر ناوه هی ایرو تزه ما باوی میر رحمتی تسمیلی دورشی عرض کرد ملت هوی هفته کی هزینه داوه هفته کی و خیره بدن بی خیردایی نیرا مدوی امی بین سرهب به روحانیا ملت ما روحانیا لالشب دیوانا میر مالبتا میر تمیر حازم و همو بر پرسیار ما ازیاجی امی بین سرهب بین جمع شو را خواب کن امی میره کیش بوی خواه کفش کن سرخوشی بما ازیه هم دنیای من سر ناوه ما چا گوت من سر ناوه ازیه سوویتا کیف روسیا ارمنستان گرجستان من رامه میر را خواستیه و ادویجم برا سر هر ازدی کی خوش و صحت آوان خوش که خدمت اکسوا میر کر میره ما گله کی باش بو میره ما مری کی خیر بو میره ما گله شغل سوا ملت کردیم. از خوازم چند پرساش مجیوری لالش هجی بگم شیخ حسین مجیور کوته وگاوی لالش بره بعد بی ریو رسمین لالش کوت لالش مالا شیخادی کوت الویدر بجید مینی اوغر کرنا میر حتی چندی بزحمت بوشتر خاص کوت الویدر مینی. النسبة أوامري قالك تأثير المكر والإزدية حمو كاكر يعني أبا نسبة خسارية بو ميري الشيخة عمري خديكري وحمود حزنينا يعني بو ميري الشيخة وإيروكا قول كرين وخدي برحمينيت وأسو باسا كاك روميت كام شروسا أو جشويدر هاتيا تازيا ميري وجماعة تاوي حموكي
سپاس شتره از خوازم کو تجی خواب دی ناس کرن تش ارمینیا هاتی ودری از سناوی ازدی ارمنستان ای روسیه سوویتی تفی سناوی وان از اتمز ازدی ترکیه ما شیخ احمدم از شیخ ملک شیخ سنامه از لالمانیا دبینم و از میریم امری خودی کرد شو رحمتي من از فرمان الالمانيا هي از ازديا حكي ازديا هر دولتي دشينم اجا مگو ميري مگلكي حيفا رعما خدي لي سري ازدي خاني ساغمه مگازي بجنازي بير از بفم حياني كي جي از يفشيرم او بن بشيرن از خاطر شيناوي جي سي شهر روجا من شيناوي حفتي كي شيناوي الفري وقتي منها بقى زيدتني از شيناوي بكم واز ليخم دي سهر مع المانيا واز رعما خدي لي سري عائلاوي سري ازد خاني صاحبه وميري مجمره جالك بو ورعما خدي التعصيم بك به وسري عائلاوي وسري ازد خاني صاحبه واز مقود عولي به ازديمي ارمنستان كاسك اي روسيا كاسك البرتنم معولي بيردي ما نديت بو مبري رومان نديت بو مگو از سکفیلتی از ناوی ازدی ارمنستانی ای سوویتی از شیخ احمد از کفیلتیان الویدریمه از گلک جارجی از بری خو میرزاجی آیلاویجی سرساقی دم ازدی روسیا تاوی گرجستان ارمنستان تفکه و ناوی از سرساقی دموان و ام گلکی رازینه او الودریجی لزیارتا منو ازدی ارمنستانی شیناوی تعصیم مقدکرین از ویجی دبینم گلکی رازیمه خودی و مری شخصم بتواره و خودی وان بسترینه و از گلکی چعب نهری هوا بوم جبوی لالش تیوی کو لالش تیوی وره ایرپورتی بگره لوری موادی گلکی کیفا مشی هات س ناوی خوش شیخ احمد و خودی جوارج رازیمه خودی قواتی بدوا و رحمه خودی المیری مبه و خودی ازد خانه بسترینه و به ازدیا تواره و رحمه خودی المریه حاضره تواره سپاس ساغوی